ڕێکسلەرسنی وەزیری دەروی ئەمریکا لە میانی یەکەمین سەردانی بۆ میانمار لە هەفتەی ڕابردوودانی گەرانی لەمە ڕەوشی دژواری ڕۆهینگیەکان دەربڕی، هەروەها قەیرانەکەی بە پاکتاوی ڕێگەزی ناوبرد. پێم وایە لێکۆڵینەوەیەکی سربەخۆ یارمەتی دەدات لەوەی هەمووان لەلایەنە بێشومارەکانی ئەم ڕەوشە ئاڵۆزە تێبگەین. لە بەیاننامەیەکی نووسراو لە ڕۆژی چوارشەمەدا تلەرسن گوتی لە ڕاستیدا کارە درەندانەکانی دژ دانیشتوانە موسڵمانەکانی ڕۆهینگیا ئەنجام دراون پاکتاوی ڕێگەزیە. لە ماوەی مانگەکانی دواییدا زیاد لە 600,000 ڕۆهینگی ماڵوزێتی خۆیان لە ویلایەتی ڕاخاین بەجێهێشتووە دوا بەدوای هێرشی خراپکاران لەمانی هەشدا کە بووە مایی ئەوەی ئۆپراسیۆنێکی لەشکری درەندانەی لێکەوتەوە. ئەو ئاوارانەی لە ئۆردوگاکانی وڵاتی بەنگلادێشی دراوسێ دەژین لە شکری میانماریان تاوانبار کردووە بە تەعەداکردنی سەرداموس، کۆمەڵکوژی، وێرانکاری گوندەکانیان. هەرچەندێکە لە شکری میانمار بەردەوام نکۆڵی لەو تۆمەتانە دەکات. تلەرسن لە بەیاننامە نووسراوەکەی ڕۆژی چوارشەمەیدا گوتی هیچ ئازراندرێک ڕەوایی ناداتە ئەو کردارە درەندانەی ئەوەی بەدوایدا هاتووە. ئاگاهیشیدا ڕەنگە حکوومەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سزا و ئابلوقەی نوێ بەسەر بەرپرسیارانی ئەو تۆندوتیژیە بسەپێنێت. لەو باوەڕەدام زۆر گرنگە لە ئێستاکەدا لەم دەمەی لەشکری بۆرما پاکتاوی ڕەگەزی دژ بە ڕۆهینگیەکان ئەنجام داوە، پێویستە ئەو کردارانە دەرەنجامی لێ بکەوێتەوە کە ئەبلوقەدانی ئەفسەرانی بۆرما بگرێتەوە، کاروباریان و کۆماندارەکانیان و ئەوانەی ئەو کردەوە درڕندانەیان ئەنجام داوە. ئۆنگ سان سوکی ڕێبەری بۆرما کەوتێتە ژێرگوشاری یاسادەنەرانی ئەمریکاوە بۆ ئەوەی لەشکری میانمار بەرپرسیار بکات. پێگەی ڕابەرایەتی هەیە گەلێک بەهێزتر لە ڕێبەرێک کە ئەو وڵاتە پێویستی پێێتی. ئەوان لە قۆناغی گواستنەوەن لە حکومڕانی لەشکریەوە بەرەو دیموکراسی و کەمترێک لە 2 ساڵە خەریکی ئەو پرۆسەیەن. بەڵام کە دێتە سەر کردەوەی درەندارە لە نێو وڵاتەکەی خۆیدا دەبێت ڕازگۆتر و بە زەبر و زەنگ بێت. کۆنگرێسیش هەروەها بیر لە ژمارەیەک پێوانە دەکاتەوە لەوانە ئابلوقە بە مەبەستی کۆتایی هێنان بەو قەیرانەی ڕوبەڕووی موسڵمانە ڕۆهینگیەکان بۆتەوە.